بە بەشداری جەماوەرێکی بەرفراوان و بەجلوبەرگی ڕەسەنی کوردەواری لە گردی مامەیاری سلێمانی ئاهەنگی نەورۆز و سەری ساڵی کوردی بەڕێوە چوو. ئەم هاوڵاتیانەش بەراوردی نێوان ئاهەنگی سەری ساڵی کوردی ئێستا و ئاهەنگەکانی پێش ڕاپەڕین دەکەن و جەخت لەوە دەکەنەوە لە هیچ کات و سات و قۆناغێکدا سلێمانی دەستبەرداری یاردەنەتەوەی و نیشتیمانەکان نەبووە. زمانەی حیزبی باز ئێمە لە ژێر چەپۆکی عەرەبی شۆڤێنیا بووین، بەم شێوەیە نەبووە. سوپاس بۆ خواوە 28 ساڵە ساحیبی کیانی خۆمانین و بەس بەداخەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ خۆی پشت بە خۆی بەسێ، شەڕی پارە و کورسی نەکەن، ئاوڕێ لە میلەتی کورد بنەوە. سلێمانی بەڕاستی شاری قارەمانە، شاری هەڵمەت و قوربانیە. خۆم مناڵی شاری سلێمانیم. وەڵڵاهی لە زەمانەی مەلیک و نەورۆزم کردووە، بەشدارم کردووە، هاتوون بە سەیران باوەڕکە هاتوون لێرە مناڵیان بۆ خجاتە باوش و مناڵەکان بردوێتەوە. لەسەری ساڵی کوردی هاوڵاتیان پەیامی جیاوازیان هەیە و زۆرینەیان باز لە پێویستی ئاشناکردنی نەوەی ئاییندا بە بۆنانەتەوەی و نیشتیمانیەکان دەکەن. بەتاکید ئامانجی سەرەکی لەم یادکردنەوەی ئەم کۆبوونەوەی بۆ حیزبەکان بۆ هەمویان ئەوەیە یەک بگرن لە ناوێکە بۆ ئەوەی دوژمنانی کورد دڵیان بە ئێمە خۆش نەبێت. تەمەەن هەموو میلەتێ لە دنیا یادی هەیە، بۆنەی هەیە، جەژنی هەیە. ئێمەش جەژنمانەیە قوربان و ڕەمەزان، نەورۆزش بۆنێکی تایبەتی کووردە. پێویستە زیاتر بایاخی پێ بدرێ. من داوا لە هەموو کوردیەکەم بۆ پەڕی خۆشحاڵیەوە کە بێتە دەرەوە سەفرە بکات، گەشت بکات. تەسەورەکەم نەورۆزی ئەم ساڵ سوپاس بخوا لە چاو پار و پێرار و بە حوکمی ئەوەی کە شەڕی داعش و کۆمەڵێ بارودۆخی سیاسی هەبوو ئەم ساڵ باشترە. وەڵی نەورۆز کاتێکی خۆشە، وەکومان زانی 21 سەیە. وەڵی لە ڕووی مادی و معنویەشە بێ ئەگرنگێکی زۆری پێ بدرێ، چونکە ئەیادێکە تاکەیادی کوردە ئەکە ناو کووردە هەبێت. ئەم ڕۆژە ڕۆژێکی خۆشە بۆ گەلی کوردی، وادارم ڕۆژی پڕ ڕۆژێکی هەموو ڕۆژێک ئەم یادە بکرێتەوە. ساڵانە و لە 20 ئازاردا هاوڵاتیانی شاری سلێمانی ڕوودەکەنە گردی مامەیارە و بەجلوبەرگی کوردی و خواردنی کوردەواری پێشوازی لەسەری ساڵی کوردی دەکەن. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.